ئەم ناوچەی کە ئێستا پێوترێت دەوڵەتی عێراق لە پێش جەنگی جیهانی یەکەمە پێکاتبوو لە سێ ویلایەت، ویلایەتی بەسرا، ویلایەتی بەغداد، ویلایەتی مووسڵ. لە کاتی جەنگی جیهانی یەکەمە لەلایەن هێزەکانی بەریتانیاوە ویلایەتی بەسرە و ویلایەتی بەغداد داگیر کرا. لە ڕۆژانی ڕاگررتنی شەڕە ئینگلیزەکان توانیان ویلایەتی مووسڵیش داگیر بکەن کە وەختێک دەوڵەتی عێراق دامەزرا هێشتا کێشەی ویلایەتی مووسڵ بەلایەکان نەکەوتبوو، لەبەر ئەوە ئەو کێشەیە لە بینی تورکیا و لە بینی حکوومەتی بەریتانیا مایەوە بەرەو ڕووی عیسبەت الئومەم کرایەوە. لە عیسبەت الئومەمە کۆمیتەیەکیان نار بۆ لێکۆڵینەوە بۆ ویلایەتی مووسڵ بۆی بزانن دانیشتوانی ئەم ناوچەیە ئەیانەوێ بخرێنەوە سەر تورکیا یاخود بخرێنە سەر دەوڵەتی عێراق. پاژەوەی کە کۆمیتەکە گەڕا بە هەموو شارەکانی ویلایەتی مووسڵە لەوانە شارەکانی کوردستان بەشی زۆری خەڵکی کورد ئەوەی هەڵبژار کە جارێکی کە نەخرێنەوە ژێردەسەڵاتی تورک، بەڵام بەو مەرجەی کە مافەنەتەوەیەتەکانیان دابین کرێت. عیسبەت الئومەم داوای لە حکوومەتی بەریتانی کرد بۆ اعتیباری حکوومەتی بەریتانیا دەوڵەتی عێراق لەژێر ئینتیدابی بەریتانیا بوو، لەژێر چاودێری ئەوە بوو، داوایان لە حکوومەتی بەریتانی کرد کە ئەوان دەستەبەری ئەوە بن مافەنەتەوەیەکانی کورد لەلایەن دەوڵەتی عێراقەوە بپارێزرێ و ئەمە خراپبووە ناو ئەو پەیماننامەیەوە کە لە بینی حکوومەتی بەریتانیا و حکوومەتی عێراقیا بوو. ساڵی 1930 کە هاتە پێشەوە ئەو کاتە گفتوگۆ دەستی پێکردەوە لە بینی حکوومەتی عێراق و لە بینی حکوومەتی بەریتانیا بۆ ئەوەی پەیماننامەیەکی نوێ دووقۆڵی ببەسرێ لە بینی ئەم دوو دەوڵەتە بۆ ئەوەی بەگوێرەی ئەو پەیماننامەیە بەریتانیا سربەخۆیی بۆ عێراق بسەلمێنێ و عێراق بتوانێت بێ بە ئەندام لە عیسبەت الئومەما کە زمانە لە جێگەی کۆمەڵی ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکانی ئێستا کاریەکەن. مسودەی پەیماننامەکە کە بڵاو کرایەوە ئەو بەندەی کە پەیوەندی بە مافی نەتەوەی کوردەوە هەبوو ئەو بەندەی تیان نەبوو، لەبەر ئەوە خەڵک کەوتنە جموجول بە تایبەتی نیشتمان پەروەرانی کورد و ڕۆشنبیرەکانی کەوتنە خۆیان بۆ ئەوەی داوا لە حکوومەتی بەریتانی و لە حکوومەتی عێراقی بکەن کە بەندێک کە پەیوەندی بە مافەنەتەوەیەکانی کوردەوە بێ بخرێتە ئەو پەیماننامەیەوە کە لە بینی حکوومەتی بەریتانیا و لە بینی حکوومەتی عێراقیە ئەبەسرا و ئیمزاکرا. بەڵام حکوومەتی عێراقی ئامادە نەبوو ئەو کارە بکات. لە ئەنجامی ئەوە لە سلێمانی پیاماقوڵەکانی ئەو زمانی سلێمانی هەیئەتیان دروست کردو بەناوی هەیئەتی وەتەنیەوە کە ئەوان سەرکردایەتی خەباتیانەکرد لە ناو شارە. ئەو کاتە شێخ مەحموو لە دەیەکی سەر سنوور دانیشت بوو، جوڵانەوەی چەکداری کۆتایی پێهات بوو. ئەم ڕێکخراوە وەکو ڕێکخراوێکی سیاسی لە ناو شارە بە ئاشکرا کەوتە ئیشکردن، چەندین بیرخەرەوە و یادداشت و نامە و بروسکەی نار بۆ عیسبەت الئومەم و بۆ حکوومەتی عێراقی بۆ ئەوەی کە دان بنێن بە مافەکانی بە مافی نەتەوەی گەلی کووردا. بەڵام لە ئەنجامە ئەوە سەری نەگەر عێراق دوو کەڕێت خەڵکی نار بۆ کوردستان بۆ ئەوەی خەڵک ئەهۆن کاتەوە. جاری یەکەم لە مانگی تەمووزە ئەمیر غازیان نارکە ئەو زمانە وەلیعەهدی عەرش عێراقی بوو، هات بۆ سلێمانی لەگەڵ خەڵکا گفتوگۆی کرد و دوو کەس لە ناودارەکانی ئەو زمانی سلێمانی داخوازیێنەتەوەیەکانی گەلی کوردیان پێڕاگەیان. ئەمیر غازی وعدیانێک کە بچێتەوە بۆ بەغا ئەمە لێکۆڵینەوەی لەسەر بکرێ. پاش ئەوان لە مانگی ئابا دیسان و وەفدێکی وەزاری هات بۆ کوردستان کە جعفەر عەسکەری ئەو زمانە جێگەری سەرۆکی وەزیران بوو، ئەویان لەگەڵا بوو لەگەڵ وەکیلی مەندوبی سامی عێراق، چونکە عێراق هێشتا لەژێر ئینتیدابی بەریتانیا بوو. ئەو کاتە هاتن بۆ کوردستان، سەردانی کەرکووکیان کرد. لە کەرکووک ژمارەیەکی زۆر لە گەورە پیاوانی کوردیان بینی، چوونە هەولێر لەوێش دیسانەوە ژمارەیەک لە گەورە پیاوانی کوردیان بینی و هاتنە سلێمانی. لە سلێمانیش خۆپیشاندانێکی گەورە پێشوازی لێکرد و بە شێوەیەکی هێمنانە داخوازیەکانی گەلی کوردیان پێڕاگەاند و وعدیان ناکە جێبەجێ بکەن و بیبنەوە بۆ بەغا بۆ لێکۆڵینەوە. بۆ ئەوەی کە پەیماننامەکە پەسەند کرێ لەلایەن عێراقەوە ئەبوایە هەڵبژاردنێکی تازە بکرێ بۆ نوێنەرەکانی بۆ پەرلەمانی ئەو زمانە و لەو ئینتیخاباتە ئەو زمانە ئینتیخابات بە دوو قۆناغەکرا. لە قۆناغی یەکەمە تاقمێک هەڵبژێران، لە قۆناغی دووهەمە ئەو تاقمێک هەڵبژێرا بوون ئەوان نوێنەرەکانیان دیاریە کرد. لە سلەیمانی لەبەر ئەوەی کە حکوومەت نەچوە ژێرباری ئەوە بە هیچ جۆرە ئەوەی نەسەلمان کە بەندێک بخاتە ناو پەیماننامەی 1930 نێوان عێراق و بەریتانیا سەبارەت بە مافەنەتەوەیەکانی گەلی کورد، لەبەر ئەوە بڕیار درا کە مقاطعی انتخابات کرێت و هەیئەتی وەتەنیش لەوانە بوو کە تەبلیغی خەڵکی کرد کە ئەو ڕۆژە بەشداری نەکەن لە هەڵبژاردنە. پێشتر چەند بەیانێکی زۆر حەماسی بڵاو کردبووە بۆ هاندانی خەڵک بۆی کە داوای خواستەکانی خۆیان بکەن. لە ڕۆژی 6 ئەیلولا کە لەلایەن حکوومەتی عێراقیەوە بڕیار درا بوو
ئەو کەسانی کە نوێنەر بۆ پەرلەمان هەڵبژێرن ینی منتەخیبی هەڵبژێراوی یەکەم و هەڵبژێراوی دووەمە بۆ هەڵبژێراوی یەکەم لە سەرای سلەیمانیا کۆبوونەوە بۆیە نوێنەرەکانی پەرلەمان هەڵبژێرن خەڵکی سلەیمانی بە تایبەتی خەڵکی بازار قوتابیەکانی قوتابخانەی زانستی کوردانی ئەو زەمانە کۆبوونەوە لە بەردەمی سەرای سلەیمانیا بۆ ئەوەی کە وەکو ناڕزایی دەربڕین لەسەر ئەو هەڵبژاردنەی کە عێراق ئەیویست بیسەپێنێ بەسەر خەڵکە و ئەو پەرلەمانە دوایی معاهدەکە ینی پەیماننامەی بینی بەریتانیا و عێراق جێبەجێ بکات خەڵک لە بەردەمی دەرچی سەرای سلەیمانیا کۆبوونەوە بەڵام حکوومەت ئەمەی پێ این بوو پێوا بوو کە وەرێگەیان گرتووە لە خەڵک داوای بوداوان لێکردن بڵاوی لێ بکەن بڵاویان لێ نەکرد پاشەوەی کە بڵاویان لێ نەکرد پۆلیس تەقان لێکردن بوو بە شەڕ لە بینی پۆلیس و لە بینی خۆپیشاندەرانە پاشان عسکەر تەدەخولی تیا کرد و ژمارەیەک لە دانیشتوان کوژرا و بە زۆر بڵاوان بە خۆپیشاندانەکە کرد و کۆمەڵێک لە پیاو ناسراوەکانی سلەیمانیان گرت لەناو ئەوانە فاق بێکەس کە خۆی ڕۆڵی سەرەکی هەبوو لە هەندانی دانیشتوانی شاری سلەیمانیا بووە ئەو خۆپیشاندانە و ژمارەیەکی تری خەڵک گیران کە هەندێکیان پاش ماوەیەک بەرەڵاکران و هەندێکیان دران بە دادگا و مانەوە لە نەکانە بێگومان شەشی ئەمە لە تاریخی کووردا بە تایبەتی لە ناوچەکە بە شەشی ڕەشی ئەیلول دائەنرێت بووە بە مێژوویەک زۆر کەس لەو کەسانی کە لەو کاتا لەو دەوروبەرا لە دایک بوون ئەڵێ پێش شەشی ڕەشی ئەیلول لە دایک بووە یا دوای شەشی ڕەشی ئەیلول لە دایک بووە